ملت کرد لروجاوای کردستان به توایی خواب آرک خوی نتوید رابا سبارت آریکاریا برای خوی ایزیدی ایشنگالی خلک گند رمیلا شیخ آدکه به باشور گرگه لگیده وک همی گند و باجارن لروج آوا دست آریکاری درێژ دکات. آریکاری داوە گوندیا تەخسیر نەکرد و ڕۆژەکە سەغمەنانێ سێلێ و تەنوورێ چێ کرد بیرەکەیمە تەخسیر نەکرد ئاوێڤە هەموو تشتیڤە و ئەم نەهاژی مستعدن تشتەوەری ژمەوەری خواستن ئەمێ بدن نەولۆ و ئەم سۆپاسیا سەرۆک بەرزانی دکن و داخوازیامەوە هەموو سەر بکەون ئیشەڵا و دزارۆکەیمژی پێشمەرگانە شکرش خۆ دێڕە وێن هات شێردانە ئەس قوربانەوە قا پێشمەرگەی لێ دێمە ئەم سوپاسیاش پێشمەرگاتکن و کەیفامە ئەم ژوارە دەعاتکن و سەرۆک مەسعود و پێشمەرگا و تشتاژمەوەری بخودی ئەم مستعدن لەها داوامە بکن ئەمژی مستعدن ئەم هەر ئاریوە شەر بکەن ئاریکاریاوە کرد و 4-5 ڕۆژە و بە تەخسیراوە نەکرد و ئەمە مەجبوری وانە ئەنو کوردێ منە فەرمان سەسەری وا دەهات پەنابەر بوون دلێمە مابووە بە اختیار بوون زارۆک بوون گەلک بەهدلی بوون و حالیوە گەلکی موهبەت ئەسری ئینشاءالله پەشمەرگەی مەیە قەهرەمانی ئینشاءالله خودێ بوارە دەستێ خودێ پێخەمە سەروایە ئینشاءالله روشنبیرن روجاوای کردستان نرینن خواب را گهاندنا کردی پیشی ایریشا داعشه لسر نافچین کرده وها نرخاندن براستی دوی دما هری گرنگ دا گنتوا ملت کرد جین و وجین دبی گوهرتن هری گرنگ دبن سر استه شورش دروجلاتان نوین دا ملت کرد بر هبون و تنبونیا را گهاندن استی خوی نتوی نام زین هند کفن برجواندی حزبیتی دا و تین نه نتوا ملت کرد پشوتیشن اواج هی گرنگیا گه هر کس سر براستی بین زمان و را گهاندن دبنگه خوی نتوی گهدار بی و بهتر لنتوی میزینه و به مکه کی برولا خود را بیوخته نری هنرمند شوان پرور سعید گاباری حمود رولا خو لیست شنگال دوهاتن مورال لشکری هری خورد کرن لی مخابن هنک لیست کی خوی پارتی دیدا و کرن گوه بشینن جبرکو نگهدار نتوا ملتی کردن ام بهوینا هر یکی گاوا گهدار دبل راگهاندنی وکل سر عرض براستی بین زمان نل پارتیتی و از ازیتی بنهری دست به دست و مل به مل ملت کرد قوناغ دیروکی دشوپینا وکو هرجار دبا پشگیری و هیوی کون نودکا به هلمتا پشمرگن قهرمان برزان حسین تلویزیون آرک گند رمیلا شیخ